بەمەبەستی ڕێگری لە بڵاوبوونەوەی نەخۆشی تای خوێنبەربوون کە لە ڕێگای ئاژەڵەوە بڵاو دەبێتەوە بەڕێوەبەرایەتی ڤێتەرنەری ڕاپەڕین هەڵمەتی قەڵاچۆکردنی مێرووەکانی وەک گەنە و قڕنەی لەو شوێنانەی ئاژەڵیان تێدا بەخێو دەکرێت دەست پێ کرد. بەڕێوەبەرایەتی ڤێتەرنەری ڕاپەڕین ماوەی هەفتەیەکە پلانێکی چڕمان دابین کردووە بۆ کۆنتڕۆڵکردنی نەخۆشی تای خوێنبەربوون لە سنووری ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕیندا کە خۆی دەبینێتەوە لە قەڵاچۆکردنی گەنە و قڕنە و ئەو مێرووەکان کە بەسەر ئاژەڵەوە هەن بە سێ قۆناغ ئەو پلانە جێبەجێ دەکەین. ئەوەڵەن شۆرنەوەی مەڕ و بزن لە تەواوی سنووری ئیدارەی ڕاپەڕین بە مادەی مەسموحی دەلتامەسرین و ڕشاندنی گەور و هۆڵەکان بە هەمان مادە خاڵی سێهەمیش بەکارهێنانی دەرزی ئایڤەرمەکتین بۆ ڕەشەوڵاخ بە ئامانجی نەهێشتن و قەڵاچۆکردنی گەنە و قڕنا بۆ کۆنتڕۆڵکردنی نەخۆشی تای خوێنبەربوون. ئاژەڵدارانی ئیدارەی ڕاپەڕین لەگەڵ ئەوەی پێشوازی لە تیمەکانی هەڵمەتەکە دەکەن دەڵێن هەست بە نیگەرانی دەکەین کە لە ڕابردوودا حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان وەک پێویست هاوکاری ئاژەڵدارانیان نەکردووە و پشتگوێیان خستوین. ئێمەتوی نەداوین دەرمانی دەکرین لە سەی دەلیان دەرمانی لە دەرەوە دەکرین دەمانی سپادەین هەموو بە دوقیمەت دەکرین. هاوکاری پێویست ناکەن حکوومەت؟ نەوەڵ هاوکاری ناکە. باش دەتانەوێت چۆن هاوکاریتان بکەن؟ وەڵا لە هەموو ڕۆژووە لە دەرمانی لە شووتنێ دەرمانی شەرکەی تاعونێ ئی دانکەی ئێوە ماڵات هەمووی لە دەچوی دەگری ئای پێشوازی بەخێرن سەد چاوی من ئەگە چوو بەدەستە و چوو پێ دەکرێت یارمەتی مەڕداری بدەن ئەو ساعی لە زۆرە. وەڵی ئێمە ئەو ساڵەکە بەڕاستی دەردی حیوانی زۆر بوو نەخۆشی زۆر بوو پێمان خۆشە ئەگەر بەڕاستی هەروەگەنە بێت لە ڕێی حکوومەتیەوە هیچ نەکراوە لە ڕێی حکوومەتی هیچ نەکراوە ئەگەر بێ و بزانین ئەو ڤایرۆسە ئەو نەخۆشی لە کوێڕا بۆمان چارەسەر بکرێ و بۆمان بدۆزرێتەوە بەڕاستی. پەتای خوێنبەربوون نەخۆشیێکی ڤایرۆسی گوازراوەی هاوبەشی نێوان مرۆڤ و گیاندارانە لە کاتی بەرکەوتنی بە مرۆڤ یاخود گیاندارەکە تووشی خوێنبەربوون دەبن. پزیشکان دەڵێن نەخۆشیەکە کوشندێ و پێویستە ڕێگاکانی خۆپاراستن لە ڤایرۆسەکە بگیرێتە بەر. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام دەڤەری ڕاپەڕین.